بسم الله الرحمن الرحیم. پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجەی دەکەم بە بۆنەی پارێزگاری بوونی شاری هەڵەبجەی. وەکو دکتۆر دلێر ئامادەباشیم هەیە بە هەموو هێز و توانامەوە کۆپی خەستەخانەی نەشتەرگەری مهرەبانی بکەین لە هەڵەبجەی. پێویستی بە دوو هۆکار هەیە کەوا پارێزگاری هەڵەبجەی بگرتە بەر. ئومێدەوارم ئەو پۆستەیەی بنێرن لە بۆ پارێزگاری هەڵەبجەی. ئەویش ئەوەیە دابینکردنی 20,000 متر لە شوێنێکی نزیک منتیقەی سەکەنی لە جادەی ڕئیسی نزیک بیتن. ئەو شوێنەیە 20,000 متر زەوی تەرخان بکرێ لە بۆ نەخۆشخانەی مێرەبانی. دووەم خاڵ کۆکردنەوەی دەوڵەمەندەکانە، دەوڵەمەندەکانی منتیقەی هەڵەبجەی کەوا بە هەمووانەوە چونکە ئەو ئیشێ زۆر قورسە بێت دەوڵەمەندی ناکرێتن. چەند دەوڵەمەندە چکۆ بکاتەوە. ئەمن ئامادەیم هەیە نەخشە و دیزاین فی سەبیل الله پێشکەش بە خەڵکی هەڵەبجەی بکەم لە بۆ خزمەتی کورد و کوردستان. لەگەڵ ئەمە کە پەیرە و پرۆگرام و دەستوری مهرەبانیمان هەیە پێشکەشیان بکەم و ئامادە باشیم هەیە لە ئەساسی دیزاینکردن، ستافی هەندەسەی، ستافی دابینکردن هەمووی خۆبەخشانە لە بۆ هەڵەبجەی پێشکەش بکەین تاوەکو بتوانین کۆپیکردنەکی نەخۆشخانەی مهرەبانی لە هەڵەبجەی بکرێتن بە کۆمەڵک خێرخواز کە یارمەتی بدەن و حکوومەت هاریکار ببیتن. پێویستمان بە 6 هۆکاری هەیە لە بۆ سەرخستنی ئەو نەخۆشخانەی لە هەڵەبجەی. یەکەمینیان کۆمەڵک کەسایەتی پاڵپشتێ و ئیشەی ببن کە خەڵکی هەڵەبجەی بن، پاڵپشتێ و ئیشەی ببن. بە دووەمینیان پارەی دابنێن، یعنی چەند دەوڵەمەندێک مەبلەغێک پارەی دابنێن نزیکەی 10 ملیۆن دۆلار ئامادە باشی بکرێتن. دوایی کە ئەو مەشروعەیە پێویستی بەسەروی 20 ملیۆن دۆلاری هەیە. و خاڵی سێمینیان یعنی مۆنی دوای مەشین بە ڕێگەی حکوومەتیەوە دەتوانین ئەمن کار ئاسانی بکەین لە ڕێگەی ئەو شەریکە ئەڵمانی و فەڕەنسی و یابانیانەوە تەنسیقمان هەبوو کە پێشتر بە دڵسۆزانە و خۆبەخشانە یارمەتی بدەین ئامێری سەرکەوتو و پێشکەوتو بینین. چارەمینیان ینی مەنی مەشین دوایەکە پلەی شوێن زۆر مهمە. شوێنەکەی لە سەر شەقامەکی بیتن کە بە ئاسانی خەڵکی هەڵەبجەی بتوانن بێن و شوێنەکە فراوان بین. با 20,000 متر تەرخان بکرێت لە بۆ نەخۆشخانەی، چونکە نەخۆشخانە بەبێ گەرازی باش، بەبێ حەدیقەی چاک، بەبێ مەساحەی باش ناکرێتە خەستەخانەی پێشکەوتو سەرکەوتو. لێیەکە 20,000 متر تەرخان بکرێ لە بۆی. کەواتە مەشین مەنی دوایەکە پلیس دوای ئەکستێرنەل فاکتەر کە حکوومەت و وەزارەتی معنی ئەگەر ئەو مەشروعی ئیستیسمار بی باشترە کە دەستەی ئیستیسماری پارێزگار لە ڕێگەی مەحافەزەوە ئەوەی دابین بکەن و هەموو پێداویستەکانی لە بۆ دابین بکرێت کە وەکو ئەکستێرنەل فاکتەر و ئینتێرنەل فاکتەر. پێویستە ئەو مەشروعەیە نزیکەی 5 مستەسمر کۆک بن، یعنی نزیکەی 5 ئەگەر 4 بیت چەند کمتر بی باشترە بتوانن 10 ملیۆن دۆلاری تەرخان بکەن. ئەگەر 3 بن باشتریشە، یعنی 3 دەوڵەمەند شان بدەنە بەرێ کە ئەو پارەیەی دابنێن 10 ملیۆن دۆلار لە بیدایەتی دروستکردنی. دوای خەڵکیت کەش هەموو مشارەکە بکەن 10 ملیۆن دۆلاریت کە بینن. بەڵام بەبێ وجودی پارەی بەبێ وجودی شوێن ئەو ئیشەیە دەست پێ نەکرێ باشە. کاتێک کە شوێنەکە دابین کرا، پارەکە دابین کرا، ئەوجە بسمیلای لێ بکرێتن. ئەمە بە هەموو هێز و توانەمانەوە خێبرە و خزمەت دەینین و تەنانەت ئیستعدادمان هەیە تیمی بڕینی گەدەی مانگانە ڕۆژێک بین لەوێندەر نەشتەرگەری بکەین فی سەبیل الله خزمەتی قەڵەو خۆشەویستەکان بکەین و هەروەها دەمانەوێتن لە هەڵەبجەش خەستەخانەکە بیتن. مهم نییە ناوی مهرەبانی بیتن، هەر ناوەشیت کەشی لێ بنێن بەلایمەوە ئاساییە، بەڵام خزمەتی خەڵکی بکاتن چونکە خزمەت خێرخۆشی ئامان زمانە. ئەمە لە چاکەکاری لە کاتێکەوە ئینسان چاکەی دەکاتن ئەمە دەمانەوێ ببینە مەرحەلەی کەوا ببینە چاکەکار. لێ یەکەم هەوڵ دەدەین کۆپیکردنی فکرە و نەخۆشخانەی مهرەبانی لە هەڵەبجەی خزمەتێکی گەورەی کورد و کوردستانە. سارەشکردنی کەمەک لەو برینە قوڵەیەکەوە هەڵەبجە بوویتە ناسنامەی هەموو کوردەکی لە هەموو جیهان. لێیەکە ئەمە قەرزاری هەڵەبجەینە، دەمانەوێت کەمە قەرزەکانمان سوک بکەین بەرامبەر خەڵکی هەڵەبجەی و دەمانەوێتن لە مەرحەلەی بگەینە مەرحەلەی محسنین،
ببینە مەرحەلەی چاکەکردن بڵاو بکەینەوە تاوەکو هەر ئەوەندۆنە نییە چاکەکاربی بڵاوکردنەوەی چاکەکاری زۆر پێگەچی گەورەترە کەوا لە ئیحسانیشەوە دەربچین بتانین ببینە مەرحەلەکەوە دەوروبەرەکەشمان چاک بکەین بمێنن بە سەلامەت بەرەو کوردستانەکی ئازادتر بەرەو کوردستانێکی بەختەوەرتر هەڵەبجەیەکی ئاوەدانتر پارێزگار بوون بەس قسە و نووسینی سەر کاغەز نەبی ببیتە کردار و نەخۆشخانە و خزمەت گوزاری و دروستکردنی سنتەری تەلەسیمیایی لە بۆ ئۆتیزمی دروستکردنی سنتەراتی چاو دروستکردنی چەندین خانەی نەوجەوانان خانەی بەساڵات چوان لە خۆشخانەی دەرونی کۆمەڵێک پرۆژەی گەورەتر و لەگەر سیاحە و ڕێگاوبان و ئەوانەشمان لەبیر نەچیتن لەگەر دروستکردنی چەندین کارگا لە بۆ دروستکردنی هەلی کار لە بۆ گەنجەکانی هەڵەبجەی بمێنن بە سەلامەت.